کوردستان بەردەوامە لە داواکاری بۆ تەوتینی موچەی فەرمانبەران. گفتوگوێم بابەتانە ئاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکڕەوە زەحمەتشان دامی پەرلەمانی کوردستان. کاکڕەوە سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ. سپاس بە بەشداریکردنت لە ڕێکەوتنی هەرێم و بەغداوە دەست پێ بکەین. ئەم ڕێکەوتنە کاریگەری لەسەر جوڵەی بازار ئەبێت. سپاس بە تۆ کاکەڕانکۆ، سپاس بە کورسات. بە دڵنیایی هەر جۆرێک لە ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیان با بڵین بەغدا هەبێ، بە دڵنیایی بەشێک لەو بەستەڵەکە ئابوووریە یان بڵین بەستەڵەکە سیاسی نێوان هەردوو لایەن ئەتوێنێتەوانێ و ئەتوانرێت سوودی باشی لێوەربژیرێت و بە تایبەت بۆ ئێمە. لەبەرەوەی مووقیفی ئێمە لە شوێنێکین هەمیشە لەم ماوانەی ئەخیرە مووقیفی بەغا بەرامبەر بە ئێمە تۆزێ بەهێزتر بوو، هەم لە ڕووی دەولی هەم لە ڕووی ئیقلیمی، بۆیە ئەتوانین ئێمە سوودی گەورە لەو ڕێکەوتنانە وەربگرین. بەس ڕێکەوتنەکان چەند گرنگن، بە دڵنیایی جێبەجێکردنی ڕێکەوتنەکان بە ڕێکەوتنەکان گرنگی خۆیان هەیە. جێبەجێکردنەکەی باشیدی باشە. هەرێمی کوردستان تا ئێستا ئەوە ناوەڕاستی مانگی دووە دەڵێ پابەندی و نیوەی داهاتی ناوخۆشی ڕەوانە کردووە، یعنی پێدەچێ موچەیە مانگە لە کاتی خۆیان بێ و دوانەکەوێ. پێ دوایە تا سەری ساڵ بەم شێوازە دەبێ؟ بە دڵنیایی حەسەب ئەو ئیتیفاقی کە کراوە کە ئیستینادەن بۆ لیستی موچەی مانگی یەکی ئەم ساڵ کە ئیستینادی کردوتە سەر ئەو لیستە بۆ تەواوی ئەم ساڵ، باوەڕ ناکەم کێشەیەکی ئەو تۆ هەبێت وەکو کێشەی ڕێکەوتن. تەسەورەکەم کۆمەڵێک گرفتی هوەری هەبێ کاوانەش چارەسەرکردنیان ئاسانترە وەک لە گرفتە سەرچیەکان. باشە کاکڕۆز بە پێزمونی خۆی کە لە نێو بازاڕای ئەم جۆرە ڕێکەوتنانە کاریگەری لەسەر متمانەی خەڵکە بێکەیترە و پارەی کە وەریەگرێ بزانێ مانگی ئایندە پارەی دیکە وەرەگرێ بۆی ئەمە خەرج بکە، یان خەڵکەوەندا بێبەڵێنی بینی و ئەوەی کە وەریەگرێ وەکو دەڵێ بە چۆڕە سەرفیەکە بۆی کە شتێکی لێ بگێڕێتەوە چونکە دڵنیانیە مانگی ئایندە پارەی دەسەکەوێتەوە یان نا. بەڵێ بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردوو کێشەی ئابووری زۆر گەورەمان هەبوو، بە تایبەت کێشەی موچە کە کاریگەری ڕاستەوخۆی کردووە سەر کۆی سێکترە ئابوووریەکانی کوردستان، بە تایبەت بازار جوڵەی بازاڕی بە تەواوی وەستاندە بوو، یعنی ئەتوانین بڵێن هەر وەستاندە بووی. بۆیە خەڵک مافی خۆیەتی ئەگەر ترسی هەر لە دڵا هەبێ بەرامبەر ئەو جۆرە لە بیرکردنەوەیە. بە دڵنیایی کاتیشی پێویستە، یعنی زەمن بەعزە شتێ هەیە چارەسەریەکە. ئەگەر چەند مانجێ لە کاتی خۆی موچە بدرێ بە ئەشیدی خەمی دڵی خەڵکیش ساڕێژە بێ و جوڵەی بازاڕیژێتەوە ئەو ئاستی کە حرەکەیەکی باشە بێ و هەم بازرگانان هەم بازار هەم خەڵکیش دڵی پێی خۆشکە. بازرگانان ئێستا لە جوڵەی بازار ڕازین؟ بەداخەوە نەخێر ڕازینین لەبەر خاتریەوەی بەشێکی زۆری وڵاتی ئێمە موچەخۆرە. لە بێپلانی ماوەی ڕابردوو خەڵکانێکی زیاد لە پێویست کراون بە موچەخۆر و ئەم موچەخۆرانە کە موچیان نەبوو حرەکە ئەوەستێ پێویستی هەیە بەچی بیکڕێ کە ئەمانیش حەجمێکی گەورەیە، یعنی تۆ حسابات کە ئێستا تقریبەن تریلیۆنێک دینار موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە، یعنی هەر مانگێ موچە نەدرێ مقابلە بەوەی تۆ تریلیۆنێک دینار لە بازاڕی هەرێمی کوردستان داخڵ نابێ ئەوەستێ. ئەمە بە ئەشیدی کاریگەری خراپێ بێ لەسەر دۆخی ئابووری و دۆخی بازاڕیش. ئەیسە بازار وەستاوە؟ وەڵا تا حەدێکی زۆر وەستاوە، تا حەدێکی زۆر وەستاوە و کۆمەڵە شت هەیە کە پێداویستی ڕۆژانەیە، ینی حتمیە کابرا بێ خۆراک و ئەم شتانە. ئەگەر ناوەکو بازاڕەکەی کە تۆ دڵە پێی خۆش بێ هەستکەی بازاڕێکی باشە هەیە و حرەکەیەکی باشی ئابووری و هەیە لە ئێستایان نییە. لە هەولێر و دۆکیش بەو شێوازێ ئەگەر بڵێم لەوە چێ لەوێ خراپتر بێ وەکو بازاڕ ئابووریە گشتیەکەی خۆمان باوەڕەکەم سلێمانی لەو شوێنانە تا حەدێک باشتر بێ. چۆن؟ ئەزانی چۆنە؟ عادەتەن خەڵکی لای خۆمان خەڵکی سلێمانی حەزی لەوە هەیە، ینی پێداویستەکانی خۆی دابینەکە تێر بە دڵی خۆی ئەوەی پێویستی بێ بە هەر وەسیلەیەک بێ چێکە قرزیشی بۆ کردی بێ بە حەزجار هەیە چێ دابینیەکە. بەس
ئەو شتەی کە ئیبیستین بەعزە جارێک ئەبیسی لەملا لەولا هەڵێ بازار لەوێ باشترە و لەوێ ئەوەترە نا بە هیچ جۆرێکوان نیە لەبەرەوەی ئێمە زۆر خەڵکانێکەیە کە هەم لەوێ فەرعی ئیشکردنیان هەیە و هەم لێرەش فەرعی ئیشکردنیان هەیە لە بەعزە جارێکە تۆ داتای تەواو و حەقیقی وەرەگری وەزعی ئێرە زۆر لەوێ باشتر لە ڕووی حرەکەی ئابووریەوە لە ڕووی فرۆشەوانێ و مەوزوعی پایتەختبوونی هەولێر مەوزوعێکی ترە یعنی پایتەخت لە هەموو دنیاە حرەکەیەکی جیاوازی لەسرە لەبەر خاتریەوەی تۆ چەندین قونسوڵیە و لایەنی دەرەوەی هەرێم لەوەیە ئەمانە تەمویلی مالیانیا با بڵێن شایستەی دارایی مانگانەیان ساڵانەیان ڕۆژانەیان ڕەبتی بە مەوزوعی موچە و موچە خۆرانەوە نییە ئێمە باسی حاڵەتە گشتیەکەکەین باشە کەواتە هەرێمی کوردستان هەمومان یەک چارە نووسە تاڕادێ باشیدی هەمومان لە یەک بەلەمای بۆیە یعنی قیادەکردنی ئەم کەشتیە ئەبێ بە هەمومان قیادە بکرێ لەبەرەوەی هەر زەرەرێ لە هەج وێزگەیەک بە کەشتی هەرێمی کوردستان بگات لە ئاخیرەکە بۆ هەمومانە بێ بە زەرەریشی گەورە حکومەت هەرێمی کوردستان لە مانگی دەوە هەڵبژاردن کراوە نیوە تقریبان 4-5 مانگ زیاترە هێشتا حکومەت پێک نهاتووە ئەمە کاریگەری هەیە لەسەر بازار بە دڵنیایی کاریگەریە بێت بەس چۆنت بۆ باسکەم بڵێین ئەگەر ئێمە حکومەتێکی باش بنیاد بنین چەند مانگێک دوا بکەوین لەوە زۆر باشترە حکومەتێکمان هەبێ کە بە هەمان سیستم و ستایلەکەی جاری جاران بچێ بە ڕێوانێ و دوای 3 مانگ ئەم لایەن گلەی هەبێ لەو لایەن ئەم ئەو تاوان بارکە و ئەویان ئەم تاوان بارکەن و بۆیە یعنی هەموو دواکەوتنێک خێریشی تایە ئیشەڵڵا دواکەوتنی حکومەت هەرێم خێری تایە ئێستا من وایە بینم ئیشەڵڵا باشە بە خێرەشێتەوە بۆ خەڵک هەڵبەتە خەریتەی سیاسی تازە بۆ تەشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕاستی هەیە پێمانەڵە یەک لەو ڕاستیانە کە هێزی زۆرینە نەماوە یعنی هێزێک نەماوە بە تەنیا بتوانێ حکوومەت تەشکیلکە ئەمە ئەو بەڵێنەیە کە هیچێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو لە وەختی حملەی هەڵبژاردننی خۆی لە بانگەشەی هەڵبژاردن کە بانگەشەی بۆ کرد کە کۆتایی بە تاکڕەویێنێ و تحقیقمان کرد و سوپاس بۆخوا و سوپاس بۆ دەنگدەران بەگشتی ئێستا هیچ هێزێک نییە بە تەنیا بتوانێت حکومەت تەشکیلکە و لەم خەریتە سیاسیە واقعتر ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشحاڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەیەکەوە حکومڕانی بکەن بەیەکەوە بە هاوبەشێشی ڕاستەقینە و پارتی دیموکراتی کوردستانیش بە تەنیا ناتوانێم حکومەتە تەشکیلکە بۆیە هەردوو لایەن بۆ یەک بوون بە ئەمری واقع بۆیە لایەنی سێهەم لێرەیان نییە کە لایەنی سێم نەبوو بە دڵنیایی هەموو بەرپرسیارێتی یەکەکەوێتە سەرشاری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەو نەما پارتی دیموکراتی کوردستان کابینەکە تەشکیلکە و بڵێ ئەوەندە وەزارەتم داناوە بۆ یەکێتی بە ئەچی نەماوە بە ئەچی نێماوە و واقعیشەوە لە بەرچاوی هەموو لایەکە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزی مەسئولە یعنی هێزێکە هەستکردن بە بەرپرسیارەتی تایە بۆیە نایەوێت لە ئێستەوە بچێتە ناو حکوومەتێک یان ڕێ بە حکوومەتێک با تەشکیل بێت کە قەراری تەواوی تای نەبێ کە نەتوانێت ئەو بەڵێنانی لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بە خەڵکی یاوە بتوانێت بیکاتە ڕاستی بۆیان بۆیە من وایە بینم ئینشاءالله خێری تایە ئەم دواکەوتنە و بە ئیزنی خی گەورە لە داهاتوویشی نزیکیش حکوومەت تەشکیلە بێ و بکەوێتە سەر کار ڕۆژ باس لە بەڵێنەکانی هەڵبژاردن کرد زۆرجا بەرنامەمانە کرد پێکەوە بەر لە هەڵبژاردنەکان باسی لە تەڵتینە کرد وەکو یەکێک لە خواستەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ینی خەڵک وا حەز دەکات جۆرێک لە ساربوونەوە هەیە لەم داواکارە هیچ ساربوونەوەیەک هەیە زین چۆنە هەستی خەڵک لەگەڵ ئەمری واقع دووشتی جیاوازە بەڕاستیەکەی من بۆت باسکەم من نامەوێت دیدگا یان بڵێن بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتی گشتی و بۆ پاراستنی بەرژەوەندی مافی خەڵکی کوردستان لە تەڵتینا بچوو بکەینەوە بۆیە تەڵتین کەلیمەیە کە چەند ساڵە پێش هەر کەس لای نەبووە وانە باشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ عیلمێ لە ئێستەیە لە چەند ئاستێکا خەریکی جێبەجێکردنی تەڵتینە هەر لە ڕێی سەرۆکایەتی کۆماریەوە و هەر لە ڕێی فراکسیۆنەکانیەوە لە پەرلەمانی عێراق و هەر لە ڕێی ستافەکەی لە حکوومەتی عێراقەوە
و ئیشی جددیشی لەسەر کردووە و بە هیچ شێوەیەک ساردبوونەوەش نییە. و بۆ علمیشێ هەچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان شک بەرێ پرۆسەیەک باشتر لە تەوتین مافی خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی بەگشتی تایە زۆر ئاساییە و بە ئەرشی خۆی ئەزانێ، یعنی هەمیشە لە باشەوە بۆ باشتر هەنگاو بنین، لە سەیفەوە بۆ سەیفتر هەنگاو بنین. بۆیە حاڵەتەکە تەبیعیە، یعنی ناکرێت ئێمە کێشەمان لەگەڵ ناو نییە، کێشەمان لەگەڵ ناوەڕۆک هەیە. ئەگەر تەوتین بە هەمان سیستم هەژماری من بە هەمان سیستمی تەوتین جێبەجێەکەن با نایبنێ هەژماری من، کێشەمان لە هەژمار نییە، کێشەمان لە هەژماری تۆ فڵان و فیسار نییە. کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ناوەڕۆکە. کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووش کە پێداگیری کردووە لەسەر پاراستنی بەرژەوەندی موچەخۆران بووە. یعنی ئێمە نامانەوێت موچە لەمە زیاتر بە بارمتە بژیرێ. موچە مافی خەڵکە نابێت یەکەڵی هیچ کارێکی سیاسی یان گرژیەکی سیاسی بکرێ. باشە. کاغڕۆز ناوبەناو لەسەر ئاسن نێودوڵەتێکە دۆناڵد ترەمپ و ستافە تازەکەی ئەمریکا هەڕەشە لە عێراق دەکەن، لێرە و لەوێندێک هەڕەشەی لێ دەکەن، هەڕەشە لە بانکەکانی دەکەن، هەڕەشە لە سۆمۆ دەکەن، دوای مەڕەشانە جدین کاریگەریان نەبێت لەسەر ئایندی عێراق. کاکەڕانکۆ بەڕاستی ئەم هەڕەشانە پێویست ناکە بڵین جددین، لەبەر خاتری ئەوەی لەم هەڕەشانە لە ماوەی ڕابردوو لە کابینەکانی تری ئەمریکاشە ڕوبەڕووی عێراق بۆتەوە و سزاکانیشی سەپاندوو ئەمریکا. یعنی لە ماوەی ڕابردوو نزیکی 14 بانکی عێراقی سزادا لە سەردەمی ئیدارەکەی پێشوو بوو و لەم سەردەمەی کە ئیدارە تازەکەی کە دۆناڵد ترەمپ وەری گرتووە دوورترین وەخت دوێنەیە کە 5 بانکی تری سزا داوە. بەس خەتەرەکە لێ چوایە، خەتەرەکە لە سیاسەتی تازەی ئەمریکا دنیا بووە بە دنیای شەڕی تەکنەلۆجیا و ئابووری لە گورزی سەربازی تێپەڕیوە. هەم گورزی سەربازی تێچووەکەی زۆرە، هەم وەختی زۆر پێویستە. دنیای ئێستا شەڕی دژەکانی خۆیە کە ئەمریکا بە شەڕی ئابووری و بە شەڕی تەکنەلۆجیا. بۆیە ستافی نوێی ئیدارەی ئەمریکا پێشنیاریان کردووە کە سزاکانیان لە بانکی تایبەتەوە بەرز بکەنەوانێ بۆ دامەزراوە حکومیەکانی عێراق. ئەمە مشکیلەیە. ئەمە بۆ مشکیلەیە ئەو وەختە حکومەتی عێراقیش بە سزادراو هەژمارەکرێ، یان با بڵێن دامەزراوە عێراقیە داراییەکانیش بە سزادراو هەژمارەکرێن و کێشەی گەورەی بۆ دروستە بێ لا سامەحەڵڵا ئەگەر ڕوو بە یعنی هەر لە ڕووی ئابووریەوانێک کێشەی گەورەی بۆ دروستە بێ و هەم لە ڕووی سیاسی شەوانێ محتەمەلە کێشەی پێشبینی نەکراو بەرەوشی عێراق بگرێتەوە. باشە. کاکڕۆزدا پرسیارم وەکو پەرلەمانتارێک بەڵێنی زۆرتان بە خەڵک داوە، خەڵکتان زۆر بینی وە پێشتر ئێستا و پەرلەمان کۆ نابێتەوە، خەڵک گلەیتان لێ ناکە ئەو بەڵێنانی کە بە خەڵکتان داوە بڵێت بۆ پەرلەمان بۆ دەست پێ ناکەنەوە، بۆ لیژنەکان دروست ناکەنەوە، چونکە تا پەرلەمانداننی شێو لیژنە دروست نەکرێ پەرلەمانتار ڕەنگە نتوانێت ڕۆڵی خۆی بکێڕێ. بەدڵنیای خەڵک گلەییەکە لەبەرەوەی خەڵک هەمیشە چاوەڕێی باشترەکە. ئەگە تۆ شتی چاک بکەی خەڵک دەستخۆشی بۆت نییە، بەزەگەر شتێک بڵێن یان باش نەکەی یان شتێکی خراپکەی خەڵک هەرگلەیەکە و مافی خۆیانە. بەس ئەوەی کە ئەمری واقعە یعنی شتێکە ئاشکرایە بۆ هەموو لایەک ڕێکەوتنی لایەنەکانە و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. بۆیە ئێمەش هیوادارین ئەم دوو لایەنە بە زووترین کات بگەنە ڕێکەوتنێکی بە جۆرێک لە جۆرەکان با ناوی بنین ڕێکەوتنێکی استراتیجی هەر نەبێ بۆ ئەم 4 ساڵی حکومڕانی تا بتوانین ئەو خەم و ناڕەحەتیانەی خەڵک کە لە ماوەی ڕابردوو لەسەر شانیان کەڵەکە بووە بتوانین بۆیان قەرە بووکەینەوانێ. ڕێکەوتنی استراتیژی خێر بۆ خێر و خۆشی بۆ خەڵکێنێ. من باسی ڕێکەوتنی استراتیژی بۆ ئەم 4 ساڵە باسەکەم، یعنی ڕێکەوتنێکمان هەبێ کە بتوانین هەر نەبێ بۆ ماوەی 4 ساڵ بە یەکەوە حکومڕانیەک بکەن کە حکومڕانیشی ڕەشید بێ و حکومڕانیەک بێ کە لە خزمەتی خەڵکا بێ، حکومەتێکی خزمەتگوزار دروستکەن تا بتوانین خزمەتی زیاتری خەڵکی پێ بکەین.
بەڕێزکە ڕۆز ئەحمەد شان دامی پەرلەمانی کوردستان سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ بەشداریکردن. خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ.